هەروەها نوێشکردن چەند گەورەیە نوێشکردن برا خۆشەویستەکانم. ئەبوو هورێرە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات پێتان بڵێم چی گوناحەکان نەسڕێتەوە پلەتان بەرزەکاتەوە فەرمیان بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إسباغ الوضوء على المكاره ئینسان دەستنوێژی جوان بگرێ لە کاتێکا کە سارد و ناڕەحەتە دەستنوێژە جوان بگری. وكثرة الخطى إلى المساجد زۆر هەنگاو هەڵێنی بۆ مزگەوت گوناحەکان نەسڕێتەوە. وانتظار الصلاة بعد الصلاة بێ لە مزگەوت چاوەڕێی نوێژکەی یان کە نوێژەکەی لە مزگەوت دەچیتە دەرەوە داڵغەت لابێکەی نوێژەکەی تریە زوو سەیری سەعاتەکەت کەیمە چاوەڕوانکردنی نوێژە فەرمی فەذلكم الرباط فەذلكم الرباط ئەمە ئێشەگرتنە لە پێناوی خوا ئەمە جیهادە لە پێناوی خوا. نوێژ زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینس عەبدی مسلمان کە یە نوێژەکە گوناحەکانی دێنن لەسەر سەری دایانێن فكلما ركع أو سجد تساقطت عنه هەموو کاتێ ڕکوع و سوجدە بە گوناحەکانی لەسەریەوە کەوێتە خوارەوە. ئەوە ڕەحمەتی خوایە بۆیە نوێژ زۆر بکە. پێنج فەرزەکە لە کاتی خۆی وەرە بۆ مزگەوت نوێژی سونەت زۆر بکە نوێژی سونەتی دەستنوێژ بکە سونەتی ضوحا بکە هەموو ئەوانە سونەتی وەتر بکە پێت کرا شەو نوێژ بکە تا کۆتایی.